یاسا پەرلەماندەری دەکات و پێویستە حکوومەت جێبەجێ بکات. لە هەرێمی کوردستان حکوومەت ئەم پرۆژە یاسانە دەداتە پەرلەمان و ئەو یاسانە جێبەجێ دەکات کە بە بەرژەوەندی حەزبەکانی دەسەڵاتی دەزانێت بێ گوێدانە خواست و پێویستەکانی خەڵک. ئەم یاسانەش کە پەرلەماندەری دەکات بەدەر لە خواستی حکوومەت و لە بەرژەوەندی خەڵک، حکوومەت بە بیانووی نەبوونی پارە یاخود هۆکاری دیکە جێبەجێیان ناکات. لە هەموو جیهاندا وەکو بنەمایەکی یاسایی ڕێنمایی حکوومەت پلەیەک لە خوار یاساوەیە و بە هیچ شێوێک نابێت و ناکرێت ڕێنمایی پێچەوانەی یەکێک لە یاسا بەرکارەکان بێت. بەڵام لە هەرێمی کوردستان حکوومەت هەڵساوە بە دەرکردنی چەندین ڕێنمایی کە پێچەوانەی یاسان، لەوانە پاشەکەوتکردن و لێبڕینی موچەی موچەخۆران کە دادگای کارژێڕی هەولێر ڕەتی کردەوە و بەنا یاسایی دایە قەڵەم. ئەمە جگەلەوەی بەشێکی زۆر لە موچەخۆرانی حکوومەت با شێوەی نایاسایی و بە پلە و ناونیشانی ساختە یاخود با پێدانی 2 موچە و 3 موچە و زیاتر موچەیان بۆ بەرتراوەتەوە. گەورەترین پێشێلکاری یاسایی حکوومەت نەبوونی یاسای بودجەی ساڵانەیە کە هۆکارێکە بۆ دەرخستنی داهات و خەرجیەکان و پلانی دارایی حکوومەت بۆ 1 ساڵ. نەبوونی یاسای بودجە بە واتایەوە دێت کە هەر دینارێکی خەرجکراو لەلایەن حکوومەتەوە با شێوەیەکی بەدەر لە یاسا خەرج کراوە. هەروەها ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و زیادکردنی بڕ و جۆری سەدان باجۆ ڕسومات و گومرگ کە لە چوارچەوەی یاسادا جێگەیان نابێتەوە یەکێکی دیکەیە لە پێشێلکاری یاسایەکانی حکوومەتی هەرێم، لەگەڵ سەرهەڵدانی دیاردەی دروستکردنی سەدان کۆمپانیای حەزبی لە سەر سنوورەکان بۆ وەرگرتنی چەندین جۆر پارە و سەرانە و بوونی قاچاقچێتی و باری قاچاق کە هیچ کام لەمانە بە یاسا نەکراو داتەکانیشان ناگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم. هەروەها حکوومەتی هەرێم کە زیاتر لە 31 ملیارد دلار خەرزارە بەشێکی ئەو خەرزانەی ناوخۆیی و بەشێکیشان دەرەکین با بێ ئەوەی کە یاسان بۆ دەرکرابێت لە کاتێکدا پێویستە قەرزکردن لەلایەن هەر حکوومەتێکە و بەپێی یاساکی پەرلەمان بێت و تیایدا بڕی قەرزەکە و مەبەستی قەرزکردن و ئاماوەی دانەوەی قەرزەکە و لایەنی قەرز پێدرا و چەندین وردەکاری دیکە ڕوونکرابێتەوە لە قەرزەکانی هەرێمدا هیچ کام لەو وردەکاریانە ئاشکرا نین. لە درێژەی پێشێلکاری یاساکانی حکوومەتی هەرێم کۆکردنەوەی پارەی خۆڵ و خاشاک و دانان و پێبژاردننی پێوەری ئاوی ماڵان کە سەر جەمیان با شێوەیەکی نایاسایی بەڕێوە دەچن لەلایەن کۆمپانیەکانی کەرتی تایبەت و زۆر جار بە بەکارهێنانی فەرمانبەرانی حکومی کۆ دەکرێتەوە. جگەلەوەی حکوومەتی هەرێم چەندین یاسای جێبەجێ نەکردووە یان پشتگوێی خستووە و ڕێنمایی پێدەر نەکردووە. لە گرنگترینشان یاسای مافی بەدەستێنانی زانیاری، یاسای ژمارە 22 ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز، یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان، یاسای ژمارە 23 دەسەڵاتی دادوەری و یاسای ڕۆژنامەگەری و چەندین یاسای دیکە هەن. لا سەروی هەمووشیانەوە یاسای چاکسازی کام حکوومەتە بەویستی خۆی و باپی بەرنامەی کاری کابینەی نوێیەم یاساکەی ناردووەتە پەرلەمان و دوای تێپەڕاندنی بە زۆرینە حکوومەت مادە و بەرگەکانی ئەم یاسایی وەکو خۆی جێبەجێ نەکردووە. با درێژایی 30 ساڵی حکومڕانی کوردی جوت حەزبی دەسەڵاتدار یاسان بۆ بەرژەوەندی خۆیان بەکارهێناوە، لەکوێدا لە بەرژەوەندیان بووە کاریان پێکردووە و لەو جێشدا کە لە بەرژەوەندیان نەبووە پشتگوێیان خستووە.